سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەڕۆ پاشاناوکارانم بووین و میێنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێم محەممەد بۆ جاری دووەم لە قەڵات دزەی خۆشەویستەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیانی قەڵات دزە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی قەڵات دزەداین، هیوادارین بتوانین بە بەرنمەیەک خزمەتی ئەو ناوچەیە بکەین. بەڕێزان ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین ژیان و گوزەرانتان چۆن دەگوزارێت؟ ژیان لێرە چۆنە و ئەو مەرزەی کێلەیە کە باسی لێوە دەکرێت تا چەند توانیوێتی خۆشی و گوزەرانی بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەستەبەر بکات، تا چەند توانیوێتی مەرزی کێلێ هەلی کار بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەستەبەر بکات و خزمەت بەم ناوچەیە بکات و تا چەند لە خێروبێری ئەو مەرزە لە خزمەت گوزاری ناو قەڵات دزەدا خەرج دەکرێت. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان با بزانین هاوڵاتیانی قەڵات دزەی خۆشەویست چیمان پێشکەش دەکەن و لەم بەرنمەیەوە چ پەیامێک ئاراسە دەکەن. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان. وڵای ژیانی خەڵک تا ڕادەیەکی زۆر ئەستەمە. ئەوەی بۆ ئێمە گرنگ ئەو مەرزەی شێلەیە کە بکرێتە نێودەوڵەتی و خەڵک بتوانانی استفادەی لێ بکات و کابرا کاری نییە، کاسبی نییە، کابرا مەعاش خۆرم بچەی نییە. تۆ پێڵاو بۆ یاخەکەی؟ ئەرە بەخوا 200مان دەدەنێت 200 لە شارەوانیم 200مان دەدەنێت 200ەکەش 200,000 مەعاش هەیە. ئابەش ناکەوایە؟ نا بەشم ناکە. کوا حکوومەتە هێدایتمان بۆ بکە؟ نییە. نەوەڵا حکوومەت نییە گە حکوومەتە باشتی بۆ دەکردین کاکە. ئەنی بەڕاستی ژیان لێرە زۆر خراپ. معاش نییە کە معاشیش نەبێ بازار نییە، دەگەڕێتەوە سەر بێ موچەی خەڵک پارەی پێ نییە. وڵای ژیانی خەڵک تا ڕادەیەکی زۆر ئەستەمە. بە حکمیەوەی هەلی کار زۆر کەمە، کەرتی تایبەتیەکی ئەو تۆ نییە کە خەڵک بتوانێت پشتی پێ بەستێ بۆ کارکردنەوە بە پەیداکردنی بژێوی ژیانی خۆی. باز لە مەرزی کێلێ دەکرێت. مەرزی کێلێ چ خۆشی و خۆشگوزەرانێکی بۆ خەڵکیێرە هێناوە بە تایبەتی بۆ گەنجەکان تا چەند هەلی کاری ڕەساندووە. من بەش بە حاڵی خۆم ئاگادارێکی ئەو تۆی مەرزی کێلێم نییە کە بڵێم معلوماتێکی زۆرم لەسەر نییە کە بتوانم بڵێم هەلی کارێکی باشی بۆ گەنجان و خەڵکانی ئێرە دابین کردووە. بەڵام وەکو ئەوەیەک تا ڕادەیەک باشە، یعنی کۆمەڵێ کاری بۆ هەلی کاری بۆ کۆمەڵی خەڵک ڕەخساندووە، بەڵام وەکو گەنج بە شێوەیەکی عام ئیسفادەیەکی ئەو تۆی لێ نەکردووە. ژیانی خەڵک چۆن دەگوزارێ لێرە؟ وڵای ژیان بێکار و کاسبی کەمان کاسبی کەمێتە لەبەرەوە قەیرانەی تۆزێکی ئیش ڕاوەستاوە، خەڵک بێکار و کەسابەتە چاوەڕوانیەوە کە بەڵکو گۆڕانکاریەک دروست بێ، بەڵام هیچ نازانیت ئەمەلێک دیار نییە. مەرزی کێلێ خەڵک زۆر باسی لێوە دەکات. ئەو مەرزە تا چەند خۆشی و خۆشگوزەرانی بۆ خەڵک هێناوە، تا چەند هەلی کاری بۆ خەڵک ڕەخساندووە. تا ئێستا لەبەرەوە بە تەواوی نەکراوەتەوە، تا ئێستا ئیستفادەیەکی وا بۆ خەڵکەکە بۆ هەموو بۆ بەگشتی بۆ هەمووی نەبووە. بەزەکە بێت و بکرێتەوە دەبێت تەنانەت لەوانەیە هەموو کەس ئیستفادە لێ بکات، هەتا کاسبکار، هەتا دوکاندار، هەتا هەموو نوع هەموو چین و توێژەکان ئیستفادە لێ دەکەن ئەو مەرزە. تا چەند لە خێروبێری ئەو مەرزە هێنراوە و کراوە بە پڕۆژەی خزمەتگوزاری بۆ ناو قەڵات دزە و خزمەتی خەڵکی پێکراوە. وەڵای تا ئێستا هیچ پڕۆژێکی وامان نەبیندووە کە بتوانین باسی بکەین. تەنانەت ناو ئەو جادە و زادە و ئەو جادانی ناو بازاڕەکان قوڵانەکان زۆریان هەموو چاڵ و چۆڵیان پێوە دیارە، هەتەنانەت ئەوانیشیان بۆ چان نەکردوین. شتێکی وا گرنگی بۆ پێ نەکراوەکە کە بتوانین ینی پیشانی باسکردن بێ لێرە. ئەوەی کە کراوە زوو پێشەوە قەیرانەکەی کە بەهۆی ئەو قەیرانەوە کە نەکراوە پێش قەیرانەکەی کە هەبووە لەسەر بجێ حکوومەت هەندێکی کراوە، دەنا ئەوەی کە لەو بەکتەریا مەرزی کێلێ بڕوانەکە هیچ شوە نەکراوە، لەبەرەوەی کە بە فەرمی نەکراوەتەوە تا ئێستا تاکە حکوومەتی بتوانێت تەواو ینی ئەوە بکاتە سەرەوە. ژیانی خەڵک چۆن دەگوزارێ لە قەڵات دزەدا؟ قەڵازێ چاو وەکو چاو لێ ئەوە کەی ژیانە تۆ پێڵاو بۆ یاخەکەی؟ ئەرە بەخوا 200مان دەدەنێت 200 لە شارەوانیم 200مان دەدەنێت 200ەکەش 200,000 مەعاش هەیە. ئابەش ناکەوایە؟ نا بەشم ناکە، 400 تێشن هەبوو، ئێستا 200 لێ دەجێڕنەوە تقریبانەوە 12 مانگە 200شم دەدەنێت. ئەو جار ئەگە بۆکێک شتێک نەکەم بە سەریەوە بەشم ناکە. خاوەنی چەند منداڵی؟ وەڵا 5 خۆت کاسبکاری ماڵی؟ ئەرەوەڵا کاکە هەر 5 دەبێ بژێنم، هەر 5
نەباعد بە شێرەکان کەی ژیانە کەی ژیانەوە ڕۆژی تۆ لێرە چەند پەیدا دەکەی وەڵا بە ڕۆژە ڕۆژی وە 4,000 پێ دەکەم ڕۆژی وە 5,000 پێ دەکەم 20,000 وانە ناوەڵا وەرە ئیش بکە پارەکەی بۆ خۆت وەرگرە بزانە چەندەکە ڕۆژێ پێڵا بە چەند بۆ یاخەکەی 10,000 دیناری چوار جووت آخر ڕۆژش لەبانێڕا لێرە نیم تقریبا گرێبەستم ئەگە دەچمە شارەوانی ئەوەی ئێرم بۆ ناکرێت بەس چواران پێنجان شەشان ئاوا زیاتر ناڕوات کرێچینیت ناوەڵای خانی خۆمە هەرەوەڵا ئێوە مەرزەی کێ لێ ئیسپادەتان لێ نەکڕۆ بچن ئیشی دیاکەن بۆ هێندەکانە بۆ هێندەکانیش نییە بۆ هەموو کەس نابێەوە دەوترێ هێشتا نەکرا بە نێو دەوڵەتی ئەوە هەموو ساڵە پێمان دەڵێن لە 74 هەموو ساڵەدا من 74 بریندار بووم لەو گردە سپیانە این کراوم نازانم شارە زاینێنە 24 74 لەوێ دەرمان کراوم لاقم وەبەرهینێکەوت و بەرقەسفەکەی کەوتم بەس 30,000یان دامێ 30,000ەکە دینار بۆ ئەوی دەمی تقریبانەوە پێ 6 ساڵە ئەویشان لێ بڕیم 30,000ەکەشیان لێ بڕیم ژیان چۆن دەگوزارێ لە قەڵات زەدا ژیان چۆن دەگوزارێ وەڵی بێکار و کاسبیە لە چ ڕوانگەیەکم بەستت بەسی ژیان و گوزەرانی خەڵکەکە بەگشتی وەڵی کەسابەت تێنێن لە ناو شار نییە نەوەڵا ئەی ئەو مەرزی کێ لێ تا چەند خزمەتی بە خەڵکی قەڵات زە کردووە تا چەند توانیوەتی خەڵی لێ سوودی لێ بینێ هەلی کاری بۆ بڕەخسێت بە دڵنیاوی گەر بە بکرێتەوە سوودی لێ دەبینی بەڵام تا ئاساکە نەکراوەتەوە تا سوودی لێ ببینی ینی بڵین بەڕسمی نەکراوەتەوە تا نەکراوە دەوڵەتی پێم وانێ نەمزانێ کرابێتێ هەنی هەوڵی بۆ دەنە گەر بکرێتێ بەڵام بێگومان ئەگەر بکرێتێ خۆی دانیشتوانەکەی سوودی لێ دەبینین بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە چیتان بۆ کراوە چیتان پێویستە وڵازە لە ڕووی خزمەت گوزاری بێگومان شتی زۆر پێویستە بەڵام ناتوانێت بێک دەستچانی کە لە بەرەوەی زۆر شتی پێویستە ویستی بۆ نەکراوە کابرا کاری نییە کاسبی نییە کابرا معاش خۆرم بچەی نییە کاسبکارە دوکان سەرشانی بەڕێستا ئەبینم چۆڵە چۆ لە زائیژ نییە ئەو ڕۆکار بە مناسبەتیەوەی 24 خەڵک دەستەر خەبران ئەوەندەش بازارەکە چۆل بووە بەڵام نەک هەر ئەوڕۆ هەموو ڕۆژێ بازاراوە ئیش نەماوە کاسبی نەماوە خەڵک بێزار بووە ئێستا ئەوڕۆ لەسەر خەبران 24 ساڵان ئەو خەڵکە دەڕۆی زانین هەمووی درۆ دەرەسەیە کەس قسەی ڕاستی ناکە هەندێک دێن لە 24 هەندێک درۆیان دەکەن و دەڕۆنەوە هەتا ساڵێکی دێڕۆ کەس خان ناکاتەوە لەبەرەوە ێساگە دیقەتان کرد بێ سەرخەبران چۆلە هەر بەس مەزموعی دەوای روشتەکان لەوەیە هیچ کەسێک بەدەنجیانەوە ناسێت ئەو مەرزەی کێ لێ چ خزمەتێکی بە خەڵکی قەڵات زە کردووە تا چەند هەلی کاری بۆ خەڵک ڕەخساندووە ئینجا تا ئێستا هیچ نەکراوەتەوە نەبووتە ناو دەوڵەتی ڕێگاکەشی خۆش نەکراوە بەڵام لێرە بە دووە بە حساب بڕیاریان داوە کاقوبەت پارەی بۆ تەرخان کردووە و لەگەڵ سەرۆکی حکوومەتەوەوانە وترێت ئێران ئامادەکاری باشی بۆ کردو جادەشی قیرتاو کردووە لە دیوی خۆی بەڵام حکوومەتی هەرێم بربەستە لەوەی کە بکرێ بە نێودەوڵەتی ڕاستەمە والله زامن خۆم شتیوە من نەبیستەوە بە حساب مەحاوەلەیان کردو خامی قەڵازیێوانەکەم و چوون بۆیە دانیشتنیان کردو بە حساب دەست بە جادەکەی کراوە لە 12 مانگەوە دەبێت بە حسابی خۆیان بە لێرە بە دوا و کە جادەکەتەوە بۆ جار مەعاوەریشکەم بۆ یەکجاری بیکەن بە ناو دەوڵەت ئەگەر هات و کرا بە نێودەوڵەتی پێ دوایە خەڵک بتوانێت سوودێکی باشی لێ ببینێ بەخوا ئەوەش ئەوانەی خوارد دەزانن ئەگەر مەسئولەکان ڕێبدەن سارەکانی ئەو منتیقەی و خەڵکی ئەو منتیقە ئیش بکە ئیسیفادە هەیە بەڵام کابرا سارەکان لە هەولێر و سلێمانی و لەوە ڕابێن و ئەوانە ئێرە هەربی شکار دەمێننەوە یان عەمباڵی لە خوا ڕابێن و خەڵکیمە هەربیش دەمێنێتەوە سار لە زۆربەی مەسەلەن کۆمپانیاکان هەیە کرێکاری بەیانیان هێناوە شتی بەیانیان هێناوە ئی خۆمان مەسەلەن ئیشی پێ ناکەن جا ئایا هەرزانترە ئایا شتێکی لەو بابەتەیە شتەکە ئاوایە لەڕووی خزمەت گوزارە چیتان پێویستە واللهی جا تۆ نازان بۆ خۆت هاتووی لە پێشی شارەکەی دموچاوی شارەکە دیوێ کە لە هەفتە لە وەختی 1970 خاڵازی وزرا 1970 بوو چۆنەگە تەخت کراوە هەر تەخت کراوە هەتا ئێساش ئێمە 50 قەرەبوو نەکراوین ئێستا من دوکانم تەخت کراوە خانم تەخت کراوە ماڵەکەم
هەمووی بە تاڵا ڕۆشتووە 50 چیان نەداینێ یەک مانجی بێنەوە بەرابەمە کوتیان 10 میلیۆنتان دەینێ 12 میلیۆنەکەش بۆ بەفشە یەک کشتیشمان بۆ نەکرا هیچیان نەداوینێ. ژیانی خەڵک چۆنە گوزەرە لێرە؟ وەڵڵاهی جا ژیان لە گوندی ژیان سەختە، ژیان ناخۆشە، هیچی شێکی لێ نییە. ئەی لێرە تۆ ئیش ناکەیت؟ نەوەڵڵە من کە مندامێکم بۆ ماتۆڕێ لە شوێنیەوە هاتووم بۆی 10,000 سەرف نەکەم بەکرێ سارێ و پێ بچمەوە. بۆ ماتۆڕە هاتووی لە شوێنەوە؟ بەڵێ. لەو مەرزە ناتوانانی ئیسفادە بکەی بچی لێ کارکەی؟ هیچی شێکی لێ نییە، تەنها ئێرانیەکان ئیسفادە لێ دەکەن. وەڵاغداری ئێرانی دێت لێ بارەکەی بار دەکات و هیچ ئیسفادێکی بۆ خەڵکی شوێنی نییە. لەبەرەوەی کە نەکرا بە نێودەوڵەتی؟ بەڵێ. ئەگە بکرێ بە نێودەوڵەتی خەڵکی ئیسفادە لێ دەکات؟ بەڵێ یارە وەڵڵا. بەڵێ یارە وەڵڵا ئیسفادە لێ دەکات. داواکاری چییە؟ وەڵڵا جا داواکاری کار و کەساباتێک بۆ خەڵکی بێنەوە و ئیشێک شتێک پەیدا بێتەوە ئەوەیە معاش چاکەنەوە. وڵای ژانی خەڵک تا ڕادەیەکی زۆر ئەستەمە ئەوەی بۆ ئێمە گرنگ ئەو مەرزە شێلەیە کە بکرێتە نێودەوڵەتی و خەڵک بتوانانی استفادەی لێ بکات و کابرا کاری نییە کاسبی نییە کابرا معاش خۆرم بچەی نییە تۆ پێڵاو بۆ یاخەکەی؟ ئەرە بەخوا 200مان دەدەنێت 200 لە شارەوانیم 200مان دەدەنێت 200ەکەش 200,000 معاش هەیە ئابەش ناکەوایە؟ نها بەشم ناکە کوا حکوومەتە هێدایکمان بۆ بکە؟ نییە؟ نەوەڵا حکوومەت نییە گە حکوومەتە باش شتی بۆ دەکردین کاکە. ئەنی بەڕاستی ژیان لێرە زۆر خراپ. معاش نییە کە معاشیش نەبێ بازار نییە دەگەڕێتەوە سەر بێ موچەی خەڵک پارەی پێ نییە. والله ژیان تقریبا ئاساییە قەیرانی دارایی هەیە لە ڕووی داراییەوە بەڵام خەڵک تقریبا هەر باشە لەخوا بەزار بێت هیوادارین بەرەو خراپتر نەڕوات. ڕۆژێ خزمەت گوزاری چیتان پێویستە چیتان بۆ کراوە؟ والله جا ماوەیەکە ڕاستی قەڵازێ ئێمال کراوە لە ڕووی پرۆژەوە هیچ پرۆژەی شووان نەکراوە تقریبا 4-5 ساڵ دەبێت بۆی قەیرانی داری شتێکی ئاوا نەکراوە بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگ ئەو مەرزەی شێلەیە کە بکرێتە نێودەوڵەتی و خەڵک بتوانانی استفادەی لێ بکات و ئەو مەرزەمان بۆ بکەن نێودەوڵەتی. باسی مەرزەکەت کرد تا چەنە مەرزە خۆشی و خۆشگوزەرانی بۆ خەڵک هێنا و هەلی کاری بۆ خەڵک ڕەخساندووە بە تایبەتی بۆ گەنجەکان؟ والله لێ سادە بۆ شێوەیە نییە لەبەرەوە بە نێودەوڵەتی نەکراوە بەڵام ئەگەر بێت و بە نێودەوڵەتی بکرێت لەوانەیە گەنجان وەکو ئیشکردن لە مەرزەکە یاخود دوکانداران لێرەکانە بتوانن سوود وەرگرن و کردنەوەی وتێل و ئەو فرۆشگانەکە لەسەر ڕێگاکان ئەوان توان سوود لە شتە وەربگرن. تا چەند لە خێروبێری ئەو مەرزە بۆ خزمەت گوزاری ناو خەڵاتزە خەرج کراوە؟ تاوەکو ئێستا هیچ خەرج نەکراوە لەبەرەوەی هیچ داهاتەکە بۆ شێوە دیار نییە و بۆ شێوەش نەبووە بەڵام کە بەیانی بکرێتە نێودەوڵەتی لەوانەیە خەڵک قەڵازە بتوانێت سوودی لێ بکرێت. بۆ کار چێ ناکرێتە نێودەوڵەتی حکوومەتی هەرێم نایکا یاخود پەیوەندی بە دوو ئیدارەی و پەیوەندی بە زۆنی سەوز و زەردەوە هەیە تێدەگەی ئێستا ڕاستی هەولێر تا حاجی ئۆمەران لێرە بە ئامادەنە لێ موافقەت بۆ ئێرە بکات بەڵام ئەگەرە بکرێتەوە لەوانە خەڵکی هەولێر سوودی لێ ببینێت. حکوومەتی هەرێم بەربەستە لە بە نێودەوڵەتیکردن؟ بەدڵنیاییەوە حکوومەتی هێرم بەربەسی هەیە دەنا ئێران هەموو ئامادە باشی کرد بۆ قیتاوکردنەکەی ڕێگاکەش و زۆر شتی کرد و بەڵام حکوومەتی هێرم بە پێی پێویست نەبوو. دەوترێت حکوومەتی ئێرانی ئەو ئامادەکاری باشی بۆ کردو ئەو دیخۆی قیتاو کردووە بۆ مەرزەکە بەس لە حکوومەتی هەرێمی کوردستان مل نادات گوێ ناداتێ ناوەڵاوە گوێ ئەڵێ وەڵڵا باوکم ڕاست دەکە گوێ ناداتێ دەنا چۆن ئەو بوو لە مەرجی خۆی ئەوە ڕاوەستاوە بە قاچەخی ئێران هینەکان کۆلبەرەکان دەکوژێ برینداریان دەکا و دایان کوژێ و ئەوەی لێ ڕاوەستاون داخۆ بە حەو ڕۆژان بارێک بێ بە هەفتێکی بارێک بێت دەنا چێ استیفادە لێ دەکا ئاوە بە ئازادی نەبێ بە سپۆرتی نەبێ بە بەهێنی نەبێ ئەمما مەحاجەیە کە یەخوا لەشی ساغ بێ و دوعای خێری بۆ دەکەین کە خوای گەور لەش ساخی کە وە ماڵ منداڵی بهێڵێت بە ڕێشی سپیەوە دانیشتووە بۆ یاغ دەکات دەڵێت 400,000 موچەم هەبووە کرا بە 200,000 لەبەرەوەی بەشم ناکات بە گرێبەستی شەواتە حکمی نییە تاکو سپێنێ خانەنشینێکی بۆ حساب بکرێت هاتۆ لێرە ڕۆژانە دەڵێت 4,000 5,000 پەیدا دەکەم یا تا 6,000 پەیدا دەکەم بۆ ماڵ و منداڵەکەم. ئەمە داواکاری هاوڵاتیانە کە لێرەدا کە لە قەڵاتزەدا دەڵێن ژیان و گوزەرانی خەڵک زۆر سەختە و ئەو مەرزەی کێلێژ بە نێودەوڵەتی نەکراوە خۆ ئەگەر بێت و بە نێودەوڵەتی بکرێت بە دڵنیاییەوە سوودێکی باش بە خەڵک دەگەێنێت و ئیستادا بۆ هەموو کەس دەبێت دەدی ئەم پیاوە بەڕێزە دەڵێت دەتوانم چ لێ حەماڵی بکەم ئەوەشی کە هاوڵاتیان گوێ لێ بوو دەڵێن ئێران ئامادەکاری باشی بۆ کردووە ئەو دیوی لای خۆیەوە قیرتاو کردووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا بڕیاری تاو بکرێت ئەو شەقامە و ئەو جادانە
و بە نێودەوڵەتی بکرێت تاکو بتوانن خەڵک سوودێکی باشی لێوەربگرن ئەمە ئاهو نزوڵە و خەمی هاوڵاتیانە لە قەڵاتزە و کە دەڵێن بەدەست بێکاریەوە بەدەست بێ پڕۆژەیە بەدەست بێ ئیشیەوە دەناڵێنین ئێمە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مەرزیان بۆ بکاتەوە تاکو بتوانن خەڵکانێکی زۆر لەوێ سوودمەند بن و بتوانن بە جۆرێکە خەڵە هەلیکەری دەستکەوە داواکارێکی خەڵکیش ئەوەیە بەڕاستی دەڵێن هیواداری نەگەرە و مەرزە کرایەوە ئۆتۆمبیلی شارەکانی دیکە لە شوێنەکانی دیکە دەهێنرێت کرێکاری شوێنەکان دیکە نەهێنرێ بەڵکو ئۆتۆمبیلی ئەم ناوچەیە و خەڵکی ئەم ناوچێ بتوانێت حەماڵی لێ بکات و بارەکان بگوازێتەوە بۆی خەڵکی ئەم ناوچەی خێربەکە بۆ ئێرە بێت نەک بچن کرێکاری بیانی بێن یاخو لە شارەکانی دیکەوە ئۆتۆمبیلی بار بێت و لێرە خێروبێری ئەم ناوچێ بۆ خۆیان بەرن ئەمە داواکاری هاوڵاتیانە ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین خەمی خەڵک چییە و داواکاری خەڵک چییە ئەی موچە و چۆنە ئیشە چۆنە والله ئیشەکەن لە بانە تا سعات 6 بانی 5 بانی دێنە تا 12 ڕۆیەوە سپاس دەکەم هەفتەی چەند ڕۆژ داوامەکەی والله عەفدە معدل بەس زعمان دەنا هەر معدل لە دەوامین گرێبەستیان حکومیت والله گرێبەستین موچەکە و چەنە والله 400,000 ئەرە والله شکول لە کاتی خۆی وەری دەگری نەبەخوای ئاکەوێ ئارێ بەخوای ئەوێ بە 45 جوانە ئارە دەبێ بە 50 والله هەیە بە 2 مانگ بە 3 مانگ جارێکیمان دەدەلێ چەند موچە و لایەنە ئێستا والله ئەو بوو بە 2 مانگە و ئێستا حالا یەخوا لەش ساغ چەند منداڵە هەیە والله چوارم هەیە خۆڵت نەسێنێ خۆت کاسبکاریانی ئەرە والله باشە ئەو مەرزی کێلێ ئەگەر بکرێتەوە خەڵک ئیسفادەی زۆری لێ بەڵێ بەتەبعاً بە دڵنیاییوە بە دڵنیایی عالەمەمەی ئیستیفادە لێ دەکا بکرێتەوە هەزارانی وەک من دەچی حەمباڵێ دەکا من ناتوانم بۆ خۆم بەڵە هەزار گەنجێ دەچی حەمباڵێ دەکا شێ دەکا بۆ خۆی لەوێ شێ دەکات باشە لە خێروبێری ئەو مەرزەی کێلێ دراوە بە هاوڵاتی دراوە بەوەی کە ناو شار خۆش بکرێ خزمەت گوزاری بۆ بکرێ نەوەڵی نەدراوە کو حکوومەتە هێدایتمان بۆ بکە نییە نەوەڵە حکوومەت نییە ئەگە حکوومەتە باشی بۆ دەکردین کاکە ئەگە حکوومەتە باە کۆمپانیان دەدرا بە کۆمپانیا کاشی من نەدرا بە کۆمپانیا ئێشی حکومنی تاعین دەکرد بە ڕسمی تاعین دەبووم سبەینەکە پیر دەبووم ئیستیفادەم لێرە کرد بەس ئێستا ڕۆژێ شوانە بلاک خواردانم کاکە بڕە بۆ ماڵە خۆت دانیشە ئیشەکەت پێ ناکرێ گرێ بەستی ژیانی خەڵک ئاساییەوە ئیتر ئەمن و ئەمان هەیە و هیچ مشکلەی شەڕ و فیتنە و بەزم ڕسم نییە و تەنها ئەوەیە حکوومەت گەندەڵە و دزە و عەرزی بە خزمەت دەکەم حەقی خەڵک دەخوا و تەواو خەڵک لێی لە حکوومەتەیە و تەواو ئەو مەرزەی کێلەیە تا چەند خزمەتی بە خەڵک کردووە لێرە هیچ خزمەتێکی بە خەڵک نەکردووە چوار گەڵەمان قیر ڕشتۆ بە خەڵکی دەفرۆشتن لەسەر مەسرح بە خەڵکیان دەفرۆشتەوە تا قیرمە بۆ کردوون من دەمەوێت ڤیزەی لێدرێت لە پاساپۆرتەکە لەوی دیوەی و لەوی دیوەی بەڕسمی ئەوە بۆ من هەشتا ئەتا ئێوە مەڕمەڕ بێ فلسێنانی خۆ تۆ ناتوانێت بچێ ئەو دیوە بێەوە ئەوی دیوەی وەنیە ئەگە ڤیزەی لێ نەدرێ ڤیزەی لێ نەدرێ وەکو حاجی عومەران گوێ لێ وەکو باشماخ بای فلسێکە هەزار قیریش لێبێ و هەزار مەڕمەڕشی لێبێ هەر بە خەڵکی دەفرۆشنەوە کە ئەمن ئەوەم بۆ کردوە هیچ نییەوە ژیانی خەڵک چۆنە گوزەرێ لێرە باشە مامناوەندیە توانی بەم سەوزەیە بژێوی ژیانی خۆدا بینکەین وڵای من پێشمەرگەم دەنا ناوەڵە ئەو مەرزەی کێلێ خەڵک زۆر گلەی لێ هەیەڵەن نەکراوە بە نێودەوڵەتی تا چەند خەڵک توانێت و سوودی لێ بینێ وڵای ئەگە بکرێتەوە بۆمە لە 100 قازانجە لە 100 بەست دیارە مەبەستێکی سیاسی هەیە ڕێگرە ئەگە بکرێتەوە خەڵکی ئیسفادەی لێەکە هەروەڵا بەدڵنیاییەوە خەڵکەکەم وی دەبژێتەوە ژیانی خەڵک چۆن دەگوزارێ لە قەڵاتزە وەڵی برای بەڕازم ژیانی خەڵک چۆنە هەتا بڵێ بێ بازاڕی بێ کەسابەتیە ئەنی بەڕاستی ژیان لێرە زۆر خراپ هەراڵە بەڵێ ئەو مەرزەی کێلێ باسی لێوە دەکرێت کە گوایە ئەگەر بکرێ بە نێودەوڵەتی خەڵکێکی زۆر ئیسفادە لێ دەکات تا ئێستا خەڵک ئیسفادە لێ نەکرۆکە پێویست هەتا ئێمەستا ئیسفادەی لێ نەکراوە بەڵام ئەگەر ببێ بە نێودەوڵەت تەڵعان ئیسفادەی دەبێ بۆ شاری خەڵازە زۆریش دەوترێت حکوومەتی هەرێم ڕێگرە لەوەی کە بکرێ بە نێودەوڵەتینا ئێران ئامادەکاری خۆی بۆ کردووە تەڵعان بەڵێ دەمێکە ئێران من وەڵام وە خۆم معلوماتی داقیقیشم نییە من بخۆم لە ئێرانی بووم 3 ساڵ یا 4 ساڵ لەمە پێش
کە ئەو مەرزە کراوە بە نێودەوڵەتی لە ئێران بەس ئەوەی کەماوە لێرە حکومەتی هەرێم بیکە بۆ نایکە والله ئەویان ناسم ویان خۆیان حیزبەکان دی بە حیزبایەتیەوە هەیە وەڵی تەبعاً دەبێ ئەوە بێ ئەگەەوە نەبێ چەند ساڵە وعدمان پێدەن هەر ئەم ساڵ دەڵێن 3 مانگ کە پارەکانتیان 2 مانگ کرد 3 مانگ ئەم ساڵەکان دەبووی ستا بوو بایەوە باش ئەگەر بێت و بکرێتەوە خەڵک ژیانی دەگۆڕێ بەهۆی مەرزەکەەوە والله فەرقێک دەکات طبعاً کەسابەتێک زیاتر لێرە دەکەنی بەنسبەت جیاوازتر دەبێت لەگەڵ ساڵانی تر بەو شێوە نابێت بڵێ هەر ئەوە دەبێت بەس باشیش دەبێت تەسیر دەبێت استفادەی دەبێت بۆ بازار بۆ خەڵکێکی کاسێ بۆ هەموو چین و ئینێت لەو پارەی کە لە مەرزی کێلێ پەیدا دەکرێت حکومەت هاتووە پترۆ دۆلارێک لەو مەرزە خەرجکە بۆ ئەم شوێنە بۆ قەڵات دزە نەخێر تا ئێستا هیچ شتێ نەکراوە بۆ مەرزی کێلێ ئەگە مەسەن استفادەیەکی هەبێ وەکو بڵێ لە شاری قەڵات سەرکە من وە خۆم ئەسەن زانیاریم نییە بەڵام نەشم زانی شتێ سەر بگرێ بۆ قەڵازێ بازاڕە چۆنە وەڵی هەتا بڵێ بێ بازاڕی بەپێی گەرمی زۆر گەر بە و بازار گەرم بێ ئاوا زۆر مهمە بەس ئایا ئەو گەرمیە هۆکارە بۆ بازار زۆری گەرمی نییە معاش نییە کە معاشیش نەبێ بازار نییە دەگەڕێتەوە سەر بێ موسەی خەڵک پارەی پێ نییە مەرزی کێلێ کە لێرەیە تا چەند بۆتە خێر و خۆشی بۆ خەڵ وەڵی هیچ ئیسفادەی بۆ منە بووە هەتا ئێستاکەی نییە حاسی ئیسفادە بێ نیەتی هەر دەڵێن ئەوە دەبێتەوە و گەچی لە ڕووی زەنابەت درێە ئەگەر بێت و ئەو مەرزە بکرێتەوە بە ڕستنی بناسیینەوە کومەرزی نێودەوڵەتی خەڵکێکی زۆری سادی لێکاوایە بەڵێ بەتەشیت ئیسفادەی زۆر دەبێت لەبەرەوەی خەڵک بێرەدا ئاموشۆی دەبێ و بازاری هەموو شتێک دەزوڵێ ئی لیبازی دەزوڵێ ئی خواردنێ دەزوڵێ بەڵام کووە نەماندیوە هەر قسەیە و هیچی دی ڕووی خزمەت گوزاریەوە چیتان پێویست وەڵا هەموو شتێک خزمەت گوزاری کووە هەموو شتێک ڕاوەستاوە لەبارەی ئەو خەیرانی کە بەسەر هەرێمی کوردستانی داهێناوە وڵی ژانی خەڵک تا ڕادەیەکی زۆر ئەستەمە ئەوەی بۆ ئێمە گرنگ ئەو مەرزە شێلەیە کە بکرێتە نێودەوڵەتی و خەڵک بتوانانی استفادەی لێ بکات و کابرا کاری نییە کاسبی نییە کابرا مەعاش خۆرم بووچەی نییە پێڵا بۆ یاخەکەی ئەرە بەخوا 200مان دەدەنێت 200 لە شارەوانیم 200مان دەدەنێت 200ەکەش 200,000 معاش هەیە ئابەش ناکەوایە نەها بەشم ناکە حکوومەتی هێدایتمان بۆ بکە نییە نەوەڵا حکوومەت نییەگە حکوومەتە باشتی بۆ دەکردین کاکە ئەنی بەڕاستی ژیان لێرە زۆر خراپ معاش نییە کە معاشیش نەبێ بازار نییە دەگەڕێتەوە سەر بێ موسەی خەڵک پارەی پێ نییە وڵای چۆن زبیرەوە وەکو بازار دیبینیم بێ بازاریە و بێ کار و کاسبیە و دەست باشکیش زەرەدە و هیچ کار و کاسبێک نییە زەرریشەکان ئاڵۆ زەریش دەکەین دەچێت کەمەلیاتم هەیە ئەو مەرزەی کێلەیە تا چەند بۆ تەمای خێر و خۆشی بۆ خەڵک وڵی هیچ نەماگەڕە ساڕگاشگیرا خۆ نییە بار نایەت هیچ باریشوانە نا هیچوانێ بکرێتەوە بکرێ بە نێودەوڵەتی خەڵکی استفادەی لێەکە هەر زۆریش چۆن ئێستا ئەجێ لە کەلار چواقیمەت هەستاوە یەکە پاچ عزیاڵ هەڵاستەکانش هەم بازار دەبوو ئەم کەس پێدوشە حت نە قەڵاسگەڕانیش پێدوشێتەوە دەوترێ حکوومەتی ئێرانی ئامادەکاری خۆی بۆ کردووە بەڵام حکوومەتی هەرێم من نادا بۆ ئەوەی کە بکرێ بە نێودەوڵەتی ڕاستەمە وەڵا وا دیارە دیارە وایە هەم مەستا من حیزب بەیەتیە موضوعەکە سیاسیەوە ناکرێ بە نێودەوڵەتی بەسەوە هیچ شێوە لە قۆناغی هەرەوەیە ئەی خزمەت گوزاری لەوەی کە لەو مەرزەی کێلەیە لەو پارەی کە لەوێ پەیدا دەکرێت لەو گومریکە هیچ پترۆ دۆلارێک بۆ قەڵەرزە خەرج کراوە بۆ خزمەت گوزاری والله هیچ دابینی ناوەڵڵا بەزی کێلێ ئێستا دەست پێ کرد بە ئێستا بە قتاوی دەکرێت بەڵام هیچ کتاوەکە دەکرێت بەڵام بارنێک چی بکرێت قوتابێت ڕێستێ منون سڵاو لەبێت زۆر سپاس ژیانی خەڵک چۆنە لێرە وەڵی خراپە لەبەرەوەی هیچ کار و کاسی بکرێنی ئەوەی کە هەیە موچەخۆرە موچەخۆریش ئێستا بە خۆ دەزانین معاش تاخیر دەبێت معاش نییە یعنی خەڵکە نازانین چی بکە فەقیرانی ئەوە وەک دەیبینن ئەوە بە ژیانەکە هیچ بەهایەکی نییە ژیان لێرەکەە ئەو مەرزی کێلەیە خێر و خۆشیە ناو بۆ خەڵک نەخێر تا ئێستا نە یعنی لەوانەیە بورمونە
بە پەنجەی خەڵک بەدەست بژمێرێک خەڵکی استیفادە لێ بکات بەس بە حامنا ئێستاگە بێت ببێتە مەرجێکی نێودەوڵەتی خەڵک استیفادە لێ دەکات خەڵک ژیانی خۆش دەبێت بازار قەڵەباڵغ دەبێت خەڵک سەفەر دەکات بۆ لای ئێستا تەنانەت ناتوانێت بۆ وەرقێک نەبێت بچێ ئەو دیوی ئێستاگە ڕێگایەکی حام بێت بە پاساپۆرت بڕوا خەڵک یعنی بێگومان قەیرانی کەم دەکاتەوە لەو بەتیقەیە دەوترێ حکومەتی هەرێم ئامادەکاری خۆی بۆ ناکاینا ئێران ئامادەکاری بۆ کردوە ڕاستە هەر زۆر ڕاستە زۆر ڕاستە حکومەتی خۆمان هیچ تا ئێستا هیچ ئامادەکاریی نەکردووە لەبەر ئەوەی ئەگە ئامادەکاری کرد بایە بەڵام نازانم دەڵێن ئیمزا دەکرێت ئیمزا ناکرێت دەبێتە مەرجی نێودەوڵەتی نابێتە مەرجی نێودەوڵەتی نازانم حکومەتی بۆ خۆی ترسی ئەوەی هەیە ئەگەر کۆمەڵە خەڵک دەستی داوێت لە مەوزوعە ئەمە وتە و لێدوانەکانی هاوڵاتیانی قەڵاتزەیە سەبارەت بە ژیان و گوزەرانیان کە لێرە ژیان چۆن دەگوزارێت هاوڵاتیان پێیان وایە لێرە کار و کاسبی نییە و بەهۆی بێکاری و قەیرانی داراییەوە کاریگەرێکی زۆری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دروست کردووە هاوڵاتیان پێیان وایە ئەگەر بێت و ئەو مەرزە بکرێتەوە بکرێ بە نێودەوڵەتی ئەوە بەدڵنیاییەوە خەڵکێکی زۆر سوود لەو مەرزە دەبینێت و دەتوانێت بەهۆی ئەو مەرزەوە بەهۆی کارکردن تایدا هاوڵاتیان ژیانیان بەرەو خۆشتر و بەرەوکردنەوەی بازار بڕوات پەیامی ئەم جارەشمان لە قەڵاتزەوە گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت